سێ ئافرەتی خەڵکی چیچان کە کچەکانیان لەگەڵ هاوسەرەکانیان چوونەتە نێو داعش لێرە چیرۆکی بەدواداگەڕانی کچەکانیان دەجێڕنەوە. پێتیمات سەلامۆڤا کچە 19 ساڵانەکەی با منداڵێکی دەمانگیەوە لە ساڵی 2014دا ڕۆیشتووە بۆ لای هاوسەرەکەی کە لە ڕیزی داعشدا بووە لە سووریا. دواتر ڕۆیشتونەتە مووسڵ. سەلامۆڤا گروپێکی لەو ژنانە دروست کردووە کە کچەکانیان ڕۆیشتونەتە نێو داعش کە گروپەکە لە 600 ئافرەت پێک هاتووە. مەلیکا ئینۆرکایەڤا ئەویش کچەکەی لە ساڵی 2015ەوە لە مۆسکۆ لەگەڵ هاوسەرەکەی چووە بۆ سووریا بۆ ناو داعش. من بە دوای کچەکەی خۆمدا دەگەڕێم کە ئێستا لە عێراقا هاوژینی یەکەمی کوژرا جارێکی دیکە لەوێ شووی کردووە و مێردی دووەمیشی کوژراوە. ئێستا دوو منداڵی هەیە. منداڵی دووەمی لە مووسڵ لەدایک بوو. ئەوە 8 مانگە پەیوەندی پێمانەوە نەکردووە. دەمانەوێت بیدۆزینەوە هیچ نەبێ منداڵەکانی بهێنینەوە. ئێمە توانامان هەیە هەر نەبێ دەتوانین داوای یارمەتی لە باڵێسخانی عێراق و حکوومەتی عێراق بکەین بۆ ئەوەی منداڵانە بهێننەوە و کەس پێویستی بۆ منداڵانە نییە. ئێمەین کە زۆر پێویستمان پێیانە. جەنەت ئیرێژەبۆڤا ژنێکی دیکەیە کە کچەکەی لەگەڵ هاوسەرەکەی لە تورکیاوە لە ساڵی 2015ەوە ڕۆیشتونەتە مووسڵ بۆ ڕیزەکانی داعش. جەنەت هەوڵی زۆری داوە بۆ دۆزینەوەی کچەکەی بەڵام بێسوود بووە. دوایین جار کە کچەکەم پەیوەندی پێوە کردین لە کاژێر 12 شەوی 30 ساڵی 2016 بوو. لەو کاتەوە پەیوەندیمان پچراوە. دوایین هەواڵ تەنها ئەوەیە کچێک کە لە تەلافەرەوە ڕزگار کراوە و هاتووەتەوە بۆ رووسیا پێی ڕاگەیاندین ئەو منداڵەکانی کچەکەمی بینیوە لە وێنەیەکدا. حکوومەتی عێراق ئێستا ڤیزایان پێنادات تا بچنە عێراق بە دوای کچەکانیاندا بگەڕێن. ئەوان رووسیاش بە کەم تەرخەم دەزانن. گەورەترین کێشە لەو پرۆسەیەدا کە هەرگیز چاوەڕێمان نەدەکرد ئەوەیە کە بەشێک لە دام و دەستگاکانی رووسیا لەو بابەتە تێناگەن و زۆر گرنگی پێنادەن وەک ئەوەی کە حکوومەتی چیچان گرنگی پێدەدات. وەزارەتی بەرگری رووسیا لە هەوڵدایە بۆ گەڕاندنەوەی کەسوکاری داعشە ڕووسەکان بۆ وڵاتەکەیان. لە دوایین هەوڵی داتوانیوێتی 14 ژن و 7 منداڵ بگەڕێنێتەوە. رووسیا لێبوردنی گشتی بۆ کەسوکاری چەکدارە داعشەکان دەرکردووە بەڵام بۆ خودی چەکدارەکان لێبوردن نییە. ئەوەش بە هۆکارێک دادەنرێت بۆ نەگەڕانەوەی ئەو چەکدارانەی کە پەشیمانن لەوەی چوونەتە نێو داعش. خالید حوسێن، ڕوودا و مۆسکۆ.